شر الإيديولوجيات يتم تلاعب بأخلاق هذه المرة ويوضع أمامها حواجز حتى براس الدوري زانان لكومەڵگەی ناو کۆمەڵگەی ئیسلامیدا زۆر دەورێکی گرنگی هەیە پێویستە زانایان بە زۆر تیشک بخەنە سەر ئەوەی کە ئێستا کرازانی خێزان کۆمەڵگەی ئێستا دەبینی لەگەر تەکنۆلۆژیایەکە ئەومە تەکنۆلۆژیایە کە پێشکەوتوو بووە لەگەر پێشکەوتنی تەکنۆلۆژیا کرازانی خێزان گەلێک زۆر بووە خێزانەکان دەبینی زۆر پەرتەوازە بووینەوە زۆر لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی ئەدەبەوە لە ڕووی فەسادیەوە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ڕێک باسی ئەمڕۆکەی کردووە دەفەرمێ داعاشە دەپرسی یا ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئایا ئێمە لەناو دەچین فەرمی بەڵێ کەی فەئیذا كثرت خبائث كي خبائث زور بو كي بيسي زور بو كي فسادي زور بو كي گناح زور بو پیغمبر دفرمي عليه الصلاة والسلام او كاتا ايما لناو دسن انت براسي استا دبيني خبائث و بيسي و فسادي و گناح و تاوان زور باشكرا دكري زور ببلاوي دكري پێویستە براسي زانایان زور بربستك بلبو ريگري كردن فساديا يعني بوسائل سردم چون وسائل سردم استا دەیان کەناو دەیان شوێن و دەیان جێگا دەیان ملیارات دۆلاری لە سوورە دەکرێت کە فەسادی و گوناح و تاوانی بڵاو بێتەوە و ئێمەش دەبێ بەڕاستی زانایان ئێستا ببنە بەربەستێک لۆ ڕێگریکردن لەو فەسادیە دەبێ بمنە قەڵغانێک لۆ ڕێگریکردن لەو فەسادیە چکە ئەو گۆڕانکاریە بەس بەدین دەکرێت بە ئیسلام دەکرێت بە تێگەیشتن و بە فەهمی دی دەکرێت خەڵکێکمانەیە فەهمی دینی سەقەتە نوێژەکە بۆ زینا دەکا نوێژ دەکا دەبینی سوبحان الله هەڕە دەخواتەوە نوێژ دەکا حتا ئێرێ ڕووتە نوێژ دەکا چەندین گوناح و تاوان دەکاتن لە ئەسڵا ئینە سەڵات تەنها عن الفحشاء والمنکر نوێژ دەبێ لە گوناحی دیسکەش بجێتەوە لە منکەش بجێتەوە بەڵام دەبینی سوبحان الله حەج و عومرە دەکا دەبینی قۆڵت دەبڕێت حەج و عومرە دەکا ئیشی خراپ دەکا حەج و عومرە دەکا دەیان فەسادی دەیان خراپی بڵاو دەکاتەوە داوری قسەی لەگەڵ بکەی داوری لەگەڵی دانیشی ئینجا تەماشا دەکەی يعني اللي هيج لانك يعني اللي قصدي ناتج ناكاتو بويا براستي استا اما لمجتمعي اما لهم الدنيا قبل فهمي دين ما سقطه خلق تمام للدين تينا جيش اقل الدين تبقى او فسادي بلاو ناكاتو اقل الدين تبقى جناحنا اقل تبقى جنة اقل الدين تبقى ظلم لناك غدر لناك بلان دين سبحان الله خلشي اما هم فهمي ديني سقطه ظاهري صورة ديني ورقتها بس شكل ديني ورقتها صورة ديني ورقتها هيكل ديني ورقتها لا صورة كي زور جوان بس نعرف كي سيرانية أصلا إما جوري جوان كان زيادة درجة جوان كان جوري جوان كان إما ديوي جوري دلكان ما نوران كذا جوري ما نوران كذا لو سبحان الله أو هم لو سبحان تأثيرات شيء نبون استا هم ما مصالح الدنيا هي له تأثيرات دنيا لبرسي علماء يعني هل شو نقدر يقولي كمالي مزجود كمالي علماء كمالي مصالح عينية بلام تأثيرات كمان لبرسيهم لبرأويا إخلاصيات وأجر مشاركة أجر إخلاصية لهشتك بودا وخاي جورا براستي بركة داري لك رشداري لك وبيوست لسر إمام مسلمان يكمل فهم دين أو خلقي تبين دين تيا دين هر أوني حركات بي نياج بكي ورجو بقري وحركات كاملين أصل وإما لفهم دين جوان تبين أو خلقش تبقى دين نكر حركاته بلكو پێویستی بە عملە پێویستی بەوەیە کە بەڕاستی هەوڵی لۆ بدەی بەڕاستی ئیشی لەسەر بکەی نەکەرەوە نوێژەکە بکەی وڵای کاکە تەواو ئەوە کافی نییە دەبی بە عمل بیسەلمێنین کە ئەو ئینسانە دین تێگەشت ئەگەر دین تێبگە بەخوات دزی ناکە بەخوای ئەو کەسێ دین تێبگە خیانەت ناکە ئەوەی لە دین تێبگە خیانەتی زەوجی ناکە ئێستا خێزانەکان زۆربەی خیانەتی زەوجی تێدا بەربەڵاو بە تەماشا دەکەین چەندین کێشەی تەلاق هەیە چەندین کێشە مەشاکل هەیە چەندین کێشەی عایلی هەیە کێشەی لەناو منداڵەکان کێشەیە لەبەر چییە لەبەر ئەوەی فەهمی دینی تێدا نیە سەقەل لە دین تێگەیشتینە ئینشاءڵڵا هیوادارم کە ئێمە وا بکەین کە لەمایان وا بکەن کە ئەو خەڵکە وا تێبگەین لە دینێکی صحیح و جوان ببی ئەو هم بربەستە بێتەوە و فەسادی و ئەو هەموو گوناح و تاوانی کە ئێستا لەو دنیای دەکرێت ولأننا علماء هذا العصر فإننا مسؤولون كذلك عن المسؤوليات التي تفرضها ظروف هذا العصر
دیارە ئەم زەرورەتی ئەم پێکەوەبوونی مامۆستایان و زانایان زەرورەتێکی دینیە، زەرورەتێکی ئیجتیماعیە، زەرورەتێکی زەمانە بۆ ئەوە کە ئێمە نیدایەکمان و پەیامێکمان پێیە کە پەیامی ڕزگاری و پەیامی ئازادیە هەم بۆ دنیا هەم بۆ دینی خەڵکی، کەواتە مامۆستایان و عالمان کە وەرەسەی ئەنبیان وەجێنشینی پێغەمبەران عەلەیهیم السەلات وەسەلامن و بە تایبەتی لە ئوممەتی ڕەسوول اللهدا صلی الله عەلەیه وسەلەم عالمان وەزیفە و ئەرکی سەرشانیان زۆر قرس و گرانە کە ئەرکی بەڕێوەبردنی وەجێنشینی ڕەسوول الله صلی الله عەلەیه وسەلەمە بۆ هیدایەتی خەڵکی و بۆ نەجاتی خەڵکی هەم لە دنیا لە مشکلات و مەسایب و مەساعب و لە قیامەتیشدا بۆ بردنیان بەرەو بەهەشت و بەرەو ڕەزایەتی خۆی پەروەردگار. کەواتە ئەم پێگەیشتنە بۆ ئەوە کە مەشاکیل و زەحمەتەکانی سەر ڕێگەی دعوەت و ئینتیزاراتێک کە جامیعە و کۆمەڵگا بە تایبەتی لەم عەسر و زەمانەدا لە ئوممەتی ئیسلامی لە مامۆستایان و عولەمایان هەیە، پێویستە پێگەیشتن لەوەها ملتەقا و پێگەیشتنهایەک کە ئینشاءالله ببێتە مایەی خێر و ببێتە مایەی دۆزینەوەی ڕێگا و ڕێچارە بۆ مەشاکل و مشکڵاتێک کە داوێنگیری جامیعە و ئوممەتی ئیسلامی بووە. هیوە خۆشحاڵ بین کە بە خزمەت دۆستان گەیشتین و ئومێدەوارین کە ئەهدافێک ئەم ملتەقا لە دەورانی پێشوویدا و دوای داچوونیان بۆی بووە پێکابێتیان و لە درێژەی کارەکانیشدا ئینشاءالله موفق و مؤەیەد بن.